الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و ئازیزان، لە زنجیرە باسی تەندروستی خۆشەویستە ئەمڕۆ باسی یەکێک لە هەرە پایە گەورەکانی مانەوەی تەندروستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەو تەندروستیە چاک و باشە کە مەفروزە ئێمە وەکو ئومەتێکی چاوی لێ بکەین بۆ ئەوەی کە لەم ئەسڕەیان نەفەوتین. ئەگەر ئەو پێویستی بەوە بووبێ کە پیادەی ئەو عیبادەت و ئەو کارە بکە تەندروستی پێپارێزراوە بێ، ئەوە بەڕاستی ئێمە چەند قات پێویستمان پێیە لەم ڕۆژگاری جەنجاڵی و زۆر خۆراکی و ئیسراحەتیەیە زیاتر شوێن پێرەکانی هەڵگرینەوە و بتوانین پیادەی ئەو عیبادەتە بکەین. ئەویش ڕۆژوە. بزانین ڕۆژوو خۆشەویستەکانم چی لە ئینسان ئاگۆڕێ. ئایزەکانم ڕۆژوو بە تایبەتی لە ڕەمەزانە کە ئینسان 30 ڕۆژ بە ڕۆژوە بێ وای لێ ئەکات کە ژەنگ و ژاری هەموو لاشە کە 11 مانگە کۆی کردوتەوە ئەم کۆلیسترۆڵ و ئەم ژەنگ و ژار و ئەم پیسیە کە ناو لاشەیە ماوە پاشماوەی خۆراکەکان کەڵەکە بوون ئێستا کاتی ئەوە هاتووە کە پاکرێنەوە کە تەسفیە بکرێن. چۆن مارکێتێک، چۆن مەخزنێک، چۆن کۆگایەک ساڵانە بە دوای کارەکانی خۆیان ئەچێ بزانێ چەنی ئێستا ئێکسپایر نزیک بۆتەوە. ئەم لاشەیەش ئاوایە پێویستە مانگێک پشوو بە ئیسراحەت بکە، دەرگاکانی دابخە و مەشغوڵ بێ بەخۆیەوەی بۆ ئەوەی کە ئەو خانانی کە ئێستاکەنە کۆن بوون زەرەی لێ نەدەن، چونکە خانەکە کۆن بوو ئەگۆڕێ کە گۆڕا ئەبێ بە سەرەتان یاخود دەبێ بە نەخۆشی لە ناو لاشەیە. ئەم تەراکم و ئەم پاڵە پەستوەیە وا ئەکات کە نەخۆشیەکان لە ئینسانەکانە بە تایبەتی لە عمرە هەڵکشاوەکانە زیاتر بێ. بۆیە خوای گەورە فەرمێ وەئەن تەصوموا خەیڕ لەکم، هەر کاتێ بە ڕۆژوو بن بۆ خۆتان باشترە. خوای گەورە پێویستی بە ڕۆژوو ئێمە نییە. ژەمێک لە خۆراکی خوای گەورە هیچ لەسەر زەوی ناگۆڕێ، بەڵام ئیسفادەکە دیارە بۆ ئێمەیە. بۆیە پێویستمان پێیەتی ئەو پیسی و ژەنگ و ژارە لە لاشەمانە دەرکەین بۆ ڕۆژەوە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمەی کردووە. بۆیە بینیت لاشی پارێزراو بووە و خوای گەورە بۆی پاراستووە. هەر کاتی ئەمەمان کرد وا کات کە جیهازی سوڕانەوەمان، جیهازی خوێنمان، جیهازی دڵمان، جیهازی هەناسەمان، مەعیدە و جیهازی دوانزەگرێ و جۆگەی هەرسمان، جگەرمان، گورچیلەمان وردە هەریەکە و بەخۆیان بچێتەوە و ئەپدەیتی خانەکانی بکاتەوە. ئەوانەی کە پیس و ژەنگ و ژارن لای بە ئەوەی کە ئەمێنێتەوە بە خانی تازە پڕی کاتەوە. چەند خۆشە لە شەریکەیەک بڵی کاکە ئەم مادانە و نزیکی ئەکسپایرە وەرە ئەمساڵ بیبەرەوە بچێ ئەکسپایری تازم بۆ بێنە. لاشەش 20 زەبەت ئاوا ئەکات لە کاتی ڕۆژوە. بۆیە زۆر زەرورە ئاگامان لەم عیبادەتە بێ، ئاگامان لەم جۆرە تەندروستیە بێ. بەڵێ خۆشەویستەکانم بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەسەوم جونە، ڕۆژوو پارێزگاریە. ڕۆژوو پارێزگاریکەرە لە چی؟ لە هەموو شتێک. لەوانەیە ئێمە تا ئێستاکەنە تەنها ئەم مۆزوعە بە عیبادەتێک گەیشتە بین. نا، ڕۆژوو پارێزگاریکەری لاشەیە، ڕۆژوو پارێزگاریکەری مێشک و نەفس و هەوایە، ڕۆژوو پارێزگاریکەری لانی ئیجتیماعی کۆمەڵایەتی ئینسانە، کەواتە لە هەموو بوارەکانە لە هەموو سێ بوارەکەی تەندروستیە ڕۆژوو جونەیە. بۆیە ئینسانە بێت ئاگای لەمە بێ چۆن مەناعی بەرامبەر بە شەیطان و بەرامبەر ئەهوا و بەرامبەر بە نەفس و بەرامبەر بە تاوان زیادەکە. سوبحان الله، ڕۆژوو مەناعی ئینسان بەرز دەکاتەوە. ڕۆژوو ئیستیراباتی نەفسی نایاڵێ، بێئارامی نایاڵێ، قەلەقی نایاڵێ، هەندی انحرافاتی سلوکی نایاڵێ. بە ئینسانێک کەڵی بە درێژایی تەمەن ئەڵی کاکە جگەرە مەخۆ، نێرگەلە مەخۆ، ئەمانە خراپن، کارێکی ناپەسەندن، نەزەر مەکە، جۆ لێ ناگرێ. لە ڕەمەزانە زۆر کەس لەمانە خۆیان تاقیەکەنەوە و وازدەم کارە بەدانە ئەهێن و ئەچنە سەر چی؟ ئەچنە سەر ئەسڵی فترەتی خۆیان و خەریکی چەند ساڵی داهاتوو بۆ ئەوەی کە ئەو دوو کەڵ و ژەنگ و ژاری کە کۆ بۆتەوە ئیستاکەنە لەو سەرنجامە بەم ماوە داهاتووی کە هەیە پابێتەوە. بۆیە ڕۆژوو خۆشەویستەکانم شتێک ئینسان ناتوانێت ئیستیغنای لێ بکە، دەرمانی هەموو دەردێکە. ئەم قسەیە وەکو دکتۆری لێم وەرگرن، ڕۆژوو دەرمانی حەو دەردەیە. سبحان الله، زۆر لە کێشەکان بە ڕۆژوو چارەسەرە بن. بۆی ئینسانە بینی کە نەخۆشەکەوێ حەزی لە خواردن نامێنێ، بۆ مەشغوڵە بێ بەخۆوەی. جا ئەمە لە کاتی نەخۆشیە. ئەی ئەگەر لە کاتی ساغیە تۆ مەشغوڵی لاشە بکەی بەخۆیەوە بۆ ئەوەی کە خۆی تازە و نیوە بکاتەوە، ئەبێ چی بێت؟ لەبەرەوە زۆر لە واقعی لاشە ئەگۆڕێ ئینسان لە ڕەمەزان یەتە دەرەوە یان لە دوای ڕۆژوویەتە دەرەوە بە لاشەیەکی تر، بە ژیانێکی تر. هەموو ڕۆژێکیش لە ڕۆژوو
وا لە ئینسانە کات کە بتوانێت دەڕۆژ لە ژەنگ و ژاری ڕۆژانی پێشووی پاکاتەوە. بۆی ئینسان سونەتە 30 بە ڕۆژوو بێ، 6 شەوالیشی لەگەڵا بێ، بۆ ئەوەی کە هەر ڕۆژوویەک تەصفیەی 10 ڕۆژی پێشتر بکە. سبحان الله لەو عەزەمەت و گەورەیە. بەڵێ ئایزەکانم، بۆیە لە ئەمڕۆ لە ئەوروپا لە غەربا شتێکدا هاتووە پێوترێ الصەوم الصحی. یعنی چی؟ ڕۆژووی تەندروست. یعنی ئەوانش ئیمانیان وەکو ئێمە بەخوا هەیە و ئەلحەمدولیلا موسڵمان بوون. نا، ئەوان ئیمانیان بۆیە کە لاشەیان پارێزن، هاتوون ڕۆژوویەکیان هەڵبژاردووە، لاشەیان پارێزراوە بێ پێی، بە درێژایی ڕۆژیش ناخۆن. ئەگەر تینویان بوو ئاو خۆنەوە. لە ئێوارانیشا کەرتێک ماسی، شۆربایەک، تۆزێ میوە، کوپێ شیر ئەخۆنەوە. ناویان ناوە چی؟ ناویان ناوە ڕۆژووی تەندروست. الله ئەکبەر، سبحان الله. هەمان ئەوەیە کە ئێمە داوایەکەین، هەمان ئەوەیە کە پێغەمبەری خوا سەڵ فێری کردوین، پێش ئەوەی حکمەتەکەمان زانی بێ. ئێمە جۆمان لێگرتووە و بە جۆمان کردووە، جێبەجێمان کردووە، شکر بخوا. ئێمە ئەجرمان هەیە. دیقەتی ئەم گەورەیە بن. دڵمان خۆشە کە ڕۆژوەشکێنین. بەس کابرایەکی ئەوروپی دڵی بۆ خۆشەکە لاشەی پاپۆتەوە، نسیحەتی دکتۆرەکانی جێبەجێ کردووە، دڵی بۆ خۆشە لە سەرەتان دوور بووە، لە ژەنگ و ژار دوور بووە، کۆلیسترۆلی دابەزیوە، دڵی مەزبووترە، ئیساکەنە گورچیلی مەزبووترە، لاشەی مەزبووترە، دڵی بەمە خۆشە. ئێمە دڵمان بە هەموو ئەمانە خۆشە. دڵمان بە ڕۆژوشکانەکەشمان خۆشە، چاوەڕێی پاداشتێکی گەورەشی لەسەر ئەنجامە. وەرە سوبحان الله، تۆ بۆ خۆ کار بکەی، بۆ تەندروستی خۆ کار بکەی، لە هەمان کاتیشا ئەجر بگە. بۆیە پێغەمبەری خوا سەڵ عەلەیهی وسەلەم تەنها لە ڕەمەزانە بە ڕۆژوو نەبووە. ئەبینی پێغەمبەری خوا وەکو دایک عایشەمان فەرمێ زۆربەی ئەم مانگەشی یەک و شەعبان گرتووە کە پێش ڕەمەزانە. زۆربەی ئەو کاتانی کە بە ڕۆژوو بووە لە مانگەکەی دووشەمان و پێشەمان پێغەمبەری خوا هەموو کاتێ بە ڕۆژوو بووە. پێغەمبەری خوا سەڵ 6 شەوالی گرتووە. پێغەمبەری خوا 3 ڕۆژ لە مانگەکەیە بە ڕۆژوو بۆ بەسابتی. یعنی ئەگەر ڕۆژی پێغەمبەری خوا لێک بینەوە سوبحان الله ئەکاتە نزیکی نیوەی تەمەنی، نیوەی ساڵەکە پێغەمبەری خوا سەڵ سەلەم لە 360ەکە تقریبا نەتوانی بڵێیت 170 بە ڕۆژوو بووە. ئەمە شەپارێزگاری ژیانی پێغەمبەری خوای کردووە ساڵ جگەی لەوەی پێغەمبەری خوا سەڵ سەلەم بەردەوام هەڵسوڕاوە و لە ڕۆژەکانی تریشە ئەوەی نەخواردووە هەتاوەکو لە لاشەیە کەڵەکە بێ. بەڵێ خۆشەویستەکانم، بۆیە پێتان ئەڵێم ڕۆژوو هەرزانترین دکتۆرە. بچین لە دەرگاکەی بن، لە عایادەکەی بن، پارەتان لێ ناسانێ، بەڵکو پارەشتان بۆ جێڕێتەوە، ژەمێکشتان بۆ جێڕێتەوە. بۆیە ڕۆژوو عولەمایان پێڵێن ئەو چەقۆیی جەڕاح کە بەشە پیسەکەی لاشە لە باڵپاکێ کاتەوە، جاری خۆڵە چۆرەیە، غودەیەکە زیاد ئیشەکە، بەشە سەرەتانیەکەیە بریتیەلەوە. بۆیە بینیت باشترین عیلاجە بۆ مەرارە، بۆ بەردی گورچیلۆ، بەردی زرا و شوێنەکانی تر، ئەمانە هەر هەمووی تەفتیتەکە وە چەوری لەناو لە شاهەڵەوە شێنێ. بەڵێ خۆشەویستەکانم، ڕۆژوو باشترین مەلادە، باشترین خەڵوەتگەیە بۆی کە ئینسان دەرونیشی ئارام بێ، هەڵنەچێ، ڕۆنەچێ. وەکو فیشەکە شێتە و کورد خۆمانەڵی نەچێ بە ئاسماناکە یەکێلی تۆڕە بیان قسەیەکی پێوت چی؟ کورد دەڵێ برسێتی ڕێگی هاری پێوەیە. وەڵای قەت قسەیەکی پێوتی دەی پێ بڵێیتەوە کاکە. نا، فەلیەقم ئینی صائم، ئینی صائم. با بڵێم بە ڕۆژوو. یعنی حتا لایانی دەرونیشەوە ئینسان ئەوە ئارام بێ. ئەگەر خەڵکە جوێنی پێ، قسەی پێ و شەڕی پێ فرۆش، بڵێم بە ڕۆژوو. سبحان الله. بەڵێ کەواتە ڕۆژوو لە هەموو لایەنەکانی تەندروستی ئینسان کەڤەرەکە خوای گەورە لەوانەمان حسێ بکە. بەڵێ خۆشەویستەکانم، بۆیە ئینسان سونەتە. پێغەمبەری خوا سەڵ سەلەم كان يفطر على تمرات 3 ثم يصلي المغرب ثم يجلس إلى الطعام. پێغەمبەری خوا سەڵ هەر کاتێک ڕۆژوشکان بێ 3 دەنگە خۆرمای خواردووە، دوای نوێژی کردووە، ئینجا هەستاوە بۆ نوێژ. ئەمەش گەورەیی چیمان پیشانەیە؟ ئەمەش گەورەیی دەنگە خۆرما و ڕۆژوو عیلاقەیەکی پتەویان پێکەوە هەیە. ئەویش ئەوەیە کە ئینسان ئەم شیرینیە خوا مەعیدەی پڕە بێ، هەست بە تێریەکە، زوو ئەم گلوکۆزە، زوو ئەم خۆراکە ئەگاتە مێشک، ئینسان هەستی بە برسێتی نامێنێ. بۆیە کە دانیشێ بۆ خواردنی دوای ئەوە زۆر بە قورسی و بە شەوق و بە ئارەزوو بە بۆ کۆی کە کۆتی بە بەسە سفرەیەکا و کوردی دۆنەدی و چەند ساڵە هیچی نەخواردووە. نا، کێتەوە بۆ خواردن دوای ئەوەی کە نوێژی کرد و گەڕایەوە. هەستەکە زۆر برسی نییە، هەستەکە مەعیدەی تێرە الحەمدوللا بەو دەنگە خۆرمایانە، یاخود بەو قومە کە خواردەوە، یاخود بەو شیرینیی کە نوێشی کرد، هەموو شتەکان کۆتایی پێهاتەوە. ئیساکەنە ئینسانێکی ترە
ڕۆژووی بیرچەوە تینوتی بیرچەوە بەڵام ئەش دەکەی لای خی گەورە بۆ نووسرا خی گەورە ڕۆژووی ئێمە و ئێوە هەموو لای قبولکە وامان لێ بکە لە ڕۆژوانان بین نەک تەنها لە ڕەمەزانە بەڵکو هەڵگری شوێن پێی پێغەمبەری خوا بین صلی الله علیه وسلم بتوانین هەموو دووشەمانی پێشەمانێ بە ڕۆژوو بین ئەگەر نەمانتوانی ئەضعەف الئیمان سێ ڕۆژ لەمانکەیا بە ڕۆژوو بین وأن تصوموا خير لكم ڕۆژوو لە بەرژەوەندیتانە والسلام عليكم ورحمة الله وبركاته